لە فلیپین لە ئاکامی هێرشێکی لەشکری بەهەڵا 2 سەرباز کوژران یانزەی تر بریندار بوون کە ئامانجەکەی دەبوایە گروپی ماوەکانی سەر بە داعش بووایە. لەم دەمەی شەردەش بە ملیشیەکان لە مەراوی ماوەی 2 مانگا بەردەوامە. لە پاکستان 4 پۆلیس لە سەردەستی ملیشیا ئیسلامیەکان کوژران هاوکاتی خەریکی پاسەوانی بوون لە قۆیتا. جەماعەت الئەحرار بەرپرسیارەتی لە ئەستۆگرت. لە عێراق مەلالە یوسفزایی چای بە کچێکی ژێردەستی داعش کەوت. هەڵگری خەڵاتی نۆبل 20مین ساڵیادی لە دایکبوونی لە ئوردوگایەکی پەنابەران بەسەربرد بۆ هەندانی کچانی گەنجی مۆسڵ. لە ئەفغانستان بەهۆی هێرشی فرۆکەیەکی بێفرۆکەوانی ئەمریکی 4 کۆمانداری داعش کوژران. ئەوانەی لە گرتبوونەوەیکی داعش لە پارێزگای کونارکرانە ئامانج.